بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەر کوێک کە هەن سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەشتان هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. بەڵام پێش ئەوەی کە بچینە سەر بابەتی بەرنامەی ئەم هەفتەمانە خەبەرێک بوو کە لە ئێرانە 3 ڕۆژ یعنی ڕۆژگەر 26 27 و 28 دەیمانگ هەمایش یا سەمپۆزیۆمێک بوو کە لەسەر تەغزیە مناڵان بوو، تەغزیە مناڵان و تازە لاوان بوو کە زۆرتر من لەسەر مناڵان چونکە ئەو کنگرە ئەو یا ئەو هەمایشە بەڕێوە چوو کە 20مین هەمایشیشە کە ساڵانە بەڕێوە ئەڕوات من تەوزیحاتێکم بوو. بینەرانی خۆشەویستمان هەروە کە ئەزانن بەهۆی ئەو تەوەڕم و هەڵاوسانەی کە لە بازاڕە هەیە بەتایبەت ئیسا لەسەر بەشە خواردنەکە هەیە، بۆ نمونە پیازێک کە جوز و سەرەتاییترین مەوادی ئەوەڵیەز بۆ تامین غەزا بە کیلویی بە 35,000 تمەن، یا پەتاتە بە ئەویش هەر 30,000 تا 32-33,000 ئەوەتە ڕقمگەرە ڕۆن نییە لە زۆر شوێنە زۆرتر لەو میزانەسە. لە ئاوەوەزعێکە ئەبینین ئەو مناڵان کە سیستم بەرگری لەشیان زەعیفە ئەتوانێت لە ئاوە جامعی کە ئەمڕۆ هەیە تووشی سووە تەغزیە بن. بۆیە ئەبێت ئەم شەرایەتە حتممەە تەغزیەی مناڵان لە بەرچاوە بگیرگێت، چونکە لەو بوارە و ئەگەر ئەوە لە بەرچاو بگرین کە ئێران وڵاتێکە کە ئەو هەموو منبع و سروەتگەر ژێرزەوینی هەیە، ئەو هەموو میوە کە لەو وڵاتە بەرهەمتێت 77 وڵات لە پێشی ئێرانن، یانێ 78مین وڵاتە کە وەزعی تەغزیە مناڵانی زۆر خراپە. بەداخەوە ئەو سمپۆزیۆمیشە نەیتوانی فشارێک خاتە سەر دەوڵەت، ئەو بەلای خۆی ڕێی جمهورەکەیشی پزیشکە کە بتوانن ئەو تەغزیە ئیجباری کەنەوە. هەرچەند ئەمە سیاسەتێکە کە ئەگەریش ساڵانی پێشوو بوو ئەو تەغزیە مناڵانە نە لە ئێرانە، حتا لە بریتانیایشە کاتی خۆی مارگارێت تاچر ئەوەیە کە تا دەبیرستان کاتێکە شیر و بیسکویتیانەدا بە مناڵەکان قەت کرد، هاوردی تا فقط 5 ساڵان تا 7 ساڵان یانێ 8 ساڵ بەرەژووریشی ئەوە قەت کرد. مەبەستمەوەیە کە ئەو سیستمگەر بێداشتیە کە سەر بەو دەوڵەتگەرنە هیچ کاتێک ئەگەر سمپۆزیۆم و هەمایشگەرێکی وا بەرگوزارەکەن ناین ڕێگە چارێکی وا بدۆزنەوە. شرایەتی کە ئیمڕۆ هەیە لە ئێرانە ئەپوای تەغزیە نەبوو مناڵانی دەبستان و سەرەتایی کە بۆ ڕانمایی و دەبیرستانیش ئیجباری کرێت. بەڵام بە هەر حاڵ ئێمە وەکو وەزیفەی خۆمان نەزانین کە لەو وەزعیەتەی کە هەیە لە ئێرانە حتممەە چاودێری مناڵان کردێت کە تووشی سوءە تەغزیە نەبن، چون تووشی سوءە تەغزیە بن ئەتوانێت زەمینە ساز بێ بۆ نەخۆشیەکان تریان، بۆ ڕشت مەغزیان، هەر بۆ فێربوونیان لە مەدرسە. وهروەها ئەو ئاماریشە کە هەیە بۆ خانمان لە ئێرانە بەداخەوە 86% خانمان ویتامین دییان کەمە. ئەبێ ئەویشە لە نەزەرە بگرن کە لە ژێر چاودێریە ببن حتممەە کە تووشی کەمبوونی ویتامینی دێ نەبن. بینەران ئەڕۆینە سەر بابەتی بەرنامەی ئەم هەفتەمانە کە بەرنامەی ئەم هەفتەمان لەسەر ئانۆریسمیاس کە یا لە ناوچوونی هەستی بۆنکردنە. یەکێک لەو ئەحساسگەرە ئەو حسگەرە کە مرۆڤ هەیەی بۆنکردنە. بە هەر هۆکارێک کە هۆکارەکانی باسەکەین ئەتوانێت لە ناوچوونی ئەوەی کە ئەو حسە نەمێنێت بەهۆی نەخۆشیەوە بێت یا زەمینەگەرێکی تری بێت، بەڵام زۆربەی کات موقەتیە. یانێ ئەگەر کەسێک تووشی ئەو حاڵەت ئانوسیمیا بوو یا ئەوەی کە هەستی بۆنکردن لە دەست ئەدات حاڵەتەکە موقەتیە،
دوای ماوەی کە و هەڵەگەڕێتەوە. بەڵام لە بازی حاڵەتگەریشە کە زۆر بە کەمی هەیە بە دوای نەخۆشینێک یا بە دوای زەربەیەک کەسێک تووشی ئەو ئانۆریسمیە ئەبێت کە ئیتر ناتوانێت بۆنکە کە ئەو ئەتوانێت هەتا هەتای بێت، بەڵام ڕێژەکەی کەمە. معموڵەن ئەو کەسانیشە کە هەست دەکەن کە بۆنکردنیان لە دەست ئەدەن هەستی تام یا زایقە یا چشایی ئەوەیشە لە دەست ئەدەن. زۆربەی کات حتا وایشە کە پیان وایە ئەو ناتوانن بۆنی شتێک ئیحساسکەن، هۆکارەکەی هی ئەوەیە کە ناتوانن تامی خواردنکەن. یعنی بە حەدی ئەم دوانە بە یەکۆ پێیوەستن جاروبار ئەو کەسانەی کە تووشی لە دەستدانی بۆنە بن پێیان وایە سەرچاوەکەی هینەوەیە کە هەستیان بە تامی خواردنەکان بە غەزاکان لە دەستداوە. منزور ئەوەیە کە ئەم دوودانە حسە زۆر زۆر بە یەکەوە ارتباتیان هەیە. ئەو کەسانەی کە هەستی بۆنکردنیان لە دەسەدەن هاوکات لەگەڵ ئەوەیشە هەستی ئەو چشاییە یا تامکردنی غەزاکانیش لە دەست ئەدەن. هۆکارەکانی ئانوسمی یا لە دەستچوونی بۆنکردن چییە؟ بەڵام پێشەوە مشخصاتێکی هەیە کە ئەو مشخصاتە عەرزی بینەرانی خۆشەویستمان ئەکەین. ئانو ڕسمیە یا ئەوەی کە بۆن هەستەکەی لە ناو ئەچێت نامێنێت ناتوانێت ئەوە وەکو ئەوە دەستنیشانکەین کە سەرەتایکە بۆ نەخۆشیگەرێکی کە لەسەر بیر و حافزەی مرۆڤ تەسیر هەیە. یعنی کەسێک ئەگەر بۆ نمونە بۆنکردنەکەی ئەو سیگنالگەرە ئەو سیستەمە تووشی دابەزین بوو ئەوە سەرەتایک نیە، یعنی یەکدانە نیشانەگەر وەکو نەخۆشیگەر حافزە ئالزایمەر پارکینسۆن ئەوە ناتوانێت لەو نیشانەگەرە بێت. هەروەکە شاریشمان کرد مشخصاتەکەی ئەوەیە ئەو کەسانە حتممە لەگەڵ ئەوەی کە هەستی بۆنکردنیان دێتە خوارەوە هەستی چشایی یا ئەوەی کە تامی خواردنەکانیش تێتە خوارەوە. معموڵەن دوای 6 ساڵێگی و یانە تەمەن کە چووە 6 ساڵ یان 6 ساڵ تێپەڕ بوو ئەوە شتێکی تەبیعیە مرۆڤ ئەو حسی بۆنکردنیە هەر زعیفە بێت یا کزە بێتەوە. پێچەوانەکەیشی ئەوەیە ئەو مرۆڤێکە تێدە دنیا جیاوازیان هەیە، مەسەڵەن هەیە کە هەر لە بەدوی هاتنە دنیاوە ئەو کەسە هەستی بۆنکردنەکەی زۆر بەهێزە، هەیەی حاڵەتێکی میانەی هەیە و هەیەتیشی زۆر زعیفە. یانێ ئەوە نییە کە هەموو مرۆڤێک ئەو لە کاتێکە دێنە دنیا وەکو یەک ئەو هەستیانە بێت. معموڵەن ژنانیش ئەو هەستە لە ناو ژنانە بەهێزترە تا پیاوان، چە بۆ هەم قودرت بوویایەکەی و هەم بۆ ئەوەی کە مانەوەی ئەو حسە تا تەمەن یان هەروە ئەڕواتە سەرەوە زۆر ماندگارترە لە ژنانە بە نسبەتی پیاوان. معموڵەن بجیا لەوەی کە ئەو کەسانەی کە هەستی بۆنکردنەکەیان لە دەست ئەدەن وتمان هەستی تامی خواردنەکانیش لە دەست ئەدەن ئەتوانێت علایەنگەرێکی تریش بێت کە ئەوانە نیشانەی نەخۆشیەکانن کە ئەو کەسە کە ئەڕوا بۆ لای پزیشک ئەتوانێت بە دەستنیشانکردن و وتنی ئەو نیشانەگەرە پزیشکەکە یاری بدات کە بتوانێت ئەگەر تووشی ئەو حاڵەتە بووە پزیشک بتوانێت کە سەرچاوەی نەخۆشیەکەی بۆ بدۆزێتەوە. معموڵەن هۆکارەکان زۆرن کاتێک کە هۆکاری زۆر بوو تەشخیصی قەتعی کە هۆکار چییە بۆ پزیشک سەخت دەبێتەوە. معموڵەن کەسانێک کە حساسیتیان هەیە ئالەرژی ئەوانە هەستی بۆنکردنیان لە دەست دەدەن کە دیارە ئەم نیشانەگەرەکە من لێرە عرض خزمەتان یەکەم موقتیە، یا کەسێک کە تووشی هەڵامەت و سەرماخوردگیە بێت ئەنفڵەنزایش فەرق ناکات لەو کاتە بە شێوەیەکی موقتی هەستی بۆنکردنیان لە دەست دەدەن یا بە دوای ئەو سەرماخوردگیە یا
هاوکات لەگەڵ سەرماخوردیە ئەگەر احتقانیان هەیە لە ناولوتە احتقانیانی ئەو دەمارگەر ئەو ڕەگەر خوێنیە ناولوتە پڕخۆێنەوە بووبنەسەوە ئەوە تەسیر دانێت لەسەر هەستی بۆنکردنەکەیان وە کزیەکات. انحراف بینی یا لاربوونی لوت هەروەها پولیپی بینی یا ئەو زیای گۆشتەی کە لە ناو لوتە ئەتوانێت بە هەر هۆکارێک ڕشتکات ئەوانیشە ئەتوانێت تەسیری خۆی بێ. سینوزیت کە سینوس کە چواردانە چاڵن خاڵیشن ئەوانیشە ئەگەر تووشی عفونەت و ئیلتیهاب بن ئەتوانن یەکێک لە هۆکارەکان بن بۆ تووشبوون بە ئەم حاڵەتە کە بۆن لەدەستەچێت. معموڵەن حاڵەتگەرێکیش هەیە زۆر بە کەمی ئەبینرێت وەکو ئەوەی کە نەوەسانگەرێک لە تەرەشحی هۆرمۆناتە بێت ئەوە ئەتوانێت هۆکار بێت یا ئەوەی کە ئەمە زۆر کەمە کەمبوودی ڤیتامین یا ئەو سووە تەغزیە ئەمە ئەتوانێت سەرچاوەکەی بێ. بەڵام چاو ئەو حاڵەتگەرەکە ئیشارەمان کرد سەرماخوردگی سینوزیت یا ئەوەی کە ڕێگەکانی ناولوت پڕخۆێنە بن ئەوە زۆر بەدەگمەن ئەبینرێت. معموڵەن کەسێک کە تووشی ئەو حاڵەتە بوو ئەو هەڵگەڕانەوەی ئەو حس بوونکردنە ئەتوانێت هەڵگەڕێتەوە یانێ قابل بەرگەشتە هەیەی تا حەدی قابل بەرگەشتە یانێ کەسێکە توش لە دەستانی بوون بوو ئەو حاڵەت ئەتوانێت هەڵگەڕێتەوە تا حەدێک ئەتوانێت هەڵگەڕێتە منزور ئەوەیە کە ئەو کەسە وەکو جاران ئەزانێتتر ناتوانێت یانێ هەستی ئەو هەستە بەهێزە کە پێشتر بووی نیەتی. ئشارەشمان کرد کە بە شێوەیەکی زۆر کەم هەیەیش کە ئەوە دایمیە یانێ ئەو هەستە بۆنکردنە هەڵ ناگەڕێتەوە. معموڵەن ئەگەر مساڵێکی لێبێنەوانەی کە سگار تەرکەدەن هەستەکەن دوای ئەوەی کە جگەرەیان نییە لاوە و بۆنکردنیان بەهێزەوێت ئەڕواتە سەرەوە بەڵام دوای ماوەیەکەوە دێتەوە سەر جێگە نۆرماڵەکەی خۆی. معموڵەن دەرمان بازی دەرمانگەریش ئەتوانێت وەکو عوارز دروستکات جیا لە دەرمان بازی مەواد گەرێکە لە محیتی دەرەوە بە هەر هۆی ئستنشاق یا وەکو هەناسە بەکار ببرگێت ئەتوانێت سەرچاوی بێ بۆ نمونە ئسپرەیگەرێکە بۆ لوت استفادا کردگە بە تایبەت ئەوەی کە وتمان احتقانی ناولوت ئەو ڕێگە کە پڕخۆێنە بێت ئەو هەستەکات کە ناتوانێت هەناسە بکێشێت لە ڕێگەی لوتەوە لەو سپرەیگەرە استفاداکە ئەوە توانی یەکێک لە سەرچاوەکان بێت. یا دووکەڵێکە دووکەڵگەر سەنعەتی هێن ماشین ئەوانیشە ئەتوانێت یەکێک لەو سەرچاوەگەرە بێت کە بتانێت ئەو کەسە تووشی کەمبوون یا کزبوونی ئەو بوونکردنە بکات. هەروەها هەڵمژین مەبەست لە هەناسەدانە مەوادی شیمیایی بۆنی ڕەنگەکان ئەوانە ئەتوانێت بە تایبەت مەوادی شیمیایی ئەتوانێت ئەگەر کەسێک معموڵەن کەسانێکە لە ئازمایشگاگەرە یا لە کارخانەی ڕەنگسازیە لەوانە کارەکەن ئەگەر تووشی ئەو حاڵەتە بن کە بزانن بۆنیان هەستی بوونکردیان نەماوە ئەوە ئەتوانێت دائیمی بیدیانە هیچ کاتێک لە ژیانیانە هەڵ نەگەڕێتەوە. ئشارەمان کرد بە دەرمانەکان بازێ لەو دەرمانگەریشەکە ئەتوانێت موقتیە کاتێکە دەرمانەکە قەت کرا ئێتر ئەو حاڵەتە نامێنێ وەکو ئانتیبیوتیکەکانە بازێ لە دەرمانگەر دڵە بە تایبەت بۆ فشار خوێن دەرمانگەر دژە خەموڵکی یا زدە ئەفسوردگیش ئەتوانێت ئەو دەور و نەخشیانە بێت. شرایطگەرێکیش هەیە کە ڕەبتی بە نەخۆشی یا حاڵەتگەرێکی کە ئشارەمان کرد وەکو ئەم مەواردە ئشارەمان کرد نییە. حاڵەت هەیە کەسێک بە هەر هۆکارێکە و ئەشعە بە تایبەت ئەشعەی ئیکس یا سیتیسکەن MRI بۆ نووسن بە تایبەت بۆ سەر و ملی ئەوە لە کەسانێکە مشاهدە کراوە ئەویش زۆر بەدەگمەنە کە دوای ئەو ئەکسپەرداری مل یا سەر تووشی
ئەم حاڵەتە ئەبن. ئەو یەکێک لە حاڵەتە دەگمەنەکانە یا ئەوانەی کە تووشی سەدەمات مەغزی یا زەربە مەغزی یا هێدنجر ئەبن، ئەوانیشە ئەتوانێت کەسێکە بە هەر هۆی کەوتوژی لە تەسادوفێکە لە کەوتنە خوارەوەی کە ئەگەر سانحەکی بۆ هاتوێتە پێشەوە ئەوە تووشی ئەم حاڵەتە بێت. نەخۆشیگەرێکیش وەکو MS یا سینوزیت کە لە سینوزیتە ئەتوانێت جاروبار ئەگەر سینوزیتەکە بەردەوام بێت یانە بڕوات و بێتەوە ئەتوانێت ئەوە گوێ بە دائمی یانێ درێژخایەن بێت و ماوەیەکی زۆر درێژە کێشێت. معموڵە شرایطێکی تریش هەن کە ئەوێتە حاڵەتێک بۆم ئانوسێمیا معموڵەن سندرومەکانن، سندرومیش کە مەجموعەی چەند نیشانەست کە بەهۆی اختلالاتێکەوە دروستە بێت. چەندانە سندرومە تێرنەرە هوشینگە ئیتر بە حاڵەت گەرێکە کاڵمەنە بە ئەو کەسانەی کە ئەم سندروم گەرمیە پیا کردووە ناویاندا ناوە بەریان. بۆ نمونە سندرومی ترنر نەواقسێک هەیە لە ڕشتی ئەو کەسانە معموڵەن وەکو حاڵەتی پەردەمانن مل یان حاڵەتێکی پەردەی هەست بە وەسڵەوێ بە قەفەسەی سینە یا کوشین کە هورمۆنێک ئەو هورمۆنەی کە غودەی ئادرناڵ لەسەر کولیەکانە تەرەشحیەکات ئەوە تەسیراتی ئەوەسە کە ئەویش هەر لەسەر ڕۆژ لەسەر حافزە لەسەر ڕشت زێنی و حاڵەتگەرێکی جسمی ئەتوانێت تەسیری بێت. کاڵمەنیش کە حاڵەتێک دوو نیشانەی هەیە باروەری و نابەروەری. معموڵەن لەم سندرومگەرە ئەو کەسانێک کە تووشی ئەو حاڵەتگەر سندرومە بەردەوامە یانێ ئەو حاڵەتەی کە هەستەکەن بۆنیان کزە بووبەتە بەردەوامە. نەخۆشیگەرتر وەک فێل یا دیابەتیش ئەتوانێت دەور و نەخشی خۆی بێت. تەشخیسەکەی معموڵەن شەرحاڵێکە کە ئەدرگێت ئازمایش خوێنە، ئەو ئازمایش خوێنە ئەوبەتە تەشخیص بۆ ئەوەیە کە ئایا عفونەتێک هەیە لەشی ئەو مرۆڤە و سیتیسکن و ئمارایکە کە بەتایبەت لە سەرچاو لە حفرەکانە لە سینوزەکانە ئەگیرگێت بۆ ئەوەی کە وتمان لە دەوری لوتە سینوس چوار چاڵەی خاڵیە لە تەرەف ڕاستە چواریش لە تەرەفی چەپە یان ئەوێتە هەشتانە. معموڵەن زۆربەی هۆکاری ئەو حاڵەتە ئەتوانێت ئەمە بێت. دەرمان و چارەسەر چۆن هۆکارەکانی زۆرە واقعاً بەشۆن ئەوەی کە هۆکارە ئەسڵیەکەی کامەسە ئەوەسە کەمێ مشکڵە ماوەیەکی زۆری ئەبێت کە بگەڕێت کە بەدوایە بگەڕێن تا بتوانن سەرچاوە ئەسڵیەکەی دەستنیشانکەن، دوای ئەوەیش دەرمانی بۆ دەست پێکەن. چونکە بۆ نمونە ئەگەر پولیبیا ئەو گۆشتە زیایە لە ناو لوتە بێت ئەبێ جەڕاحی بکرێ، ئەگەر سینوزیت بێت ئەبێ ئانتیوبیتیکی بێ بدەن، ئەگەر حساسیت بێ ئەویش دەرمانگەر تایبەتی خۆی هەیە. بۆ دەرمانیش معموڵەن دەرمانێکی تایبەت بۆ ئەوەی کە ئەم هەستا بێرێتەوە سەر جێگەی خۆی وجودی نییە، بەڵکە وتم ئەبێت ئەگەر نیشانەکان پزیشکی یاریەت بۆ ئەوەی کە حاڵەتەکە دەستنیشانەکە ئەوە چارەسەریە. لە ئاخری بەرنامە من فقط ئشارەیەکی شکەم بە مەوردێک کە تقریبەن ئێمە ئەتوانین بڵێن کە زۆربەی دانیشتوانی گوێ زەوین لە ماوەی 2 ساڵ 3 ساڵی ڕابردووە جارێک ئەمەیانە تاقی کردە و یانێ هەموو ئەوانەی کە تووشی نەخۆشی کۆڤید 19 یا ئەو کۆڕۆنا بوون تووشی ئەم حاڵەتە بوون، یانێ دوای ئەو ماوەیەکە چاکە بوونەوە ئەیان دوای ئەو کاتێکە کۆڕۆناکەمان گردووە ئەو هەستی بۆنکردنمانە کز بووە هاتووەتە خوارەوە. معموڵەن ئەویش نیشانیدا کە هەڵگەڕاوە یانە شتەکە موقەتی بوو دائیمی نەبوو. ئەوانەی کە ئەو ماوەکە کۆڕۆناکە ئەو پەتە بڵاو بووە تووشی بوون ئەم لە دەستانی هەستی بۆنکردن کە وتمان هاوکات لەگەڵ ئەویش هەستی زایقە و چشاییش لە دەست ئەڕوات تەجروبە کرد.
بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆرتایی بەرنامەی ئەم جارێشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بووێت تا پێگەشتنەوەمان لە بەرنمەیەکی تر ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بە ئاواتە خوازم لەلایەن خۆم و باقی هاوکارانم.